سلام تماشانو بینرین هجا ام دیسان لدر حق برنامه یا پیشنگ به بینرین هجارنه لسر مجارن و کی راشا جوانن کرد لروشارات کردستانی و هن مجارن دنی هدفی در حقیقه امی دگل رزدار جلال روانگر سکرتر برای ریخستان جوان دموکرات کردستان ایرانی و هر وسا کادری سیاسی حزب دموکرات کردستان ایرانی امی به و بینرین هجاره بن اسی ویدارم هم بینرین هجاجی حتی داویا برنامه بمربن کاک جلال سپاس کو تو بشتار بوی برنامه ده او در فتح دا بشتار بی زور سپاس خوشحالم که لخدمتان دا کاک جلال هر چاو کو تو دزانی و تشتک دیاره او بر چاوه آنها جوانین کرد لروشارات کردستانی جالین هزین رژیمی و جالین رژیمی و تینا سرکوت کردن تبصر کردن و پیشی جچالاکی وان دگره و هر وسا وکی کو تیزانین هجاری و دست کرتیج دست بکریه و مجبورن و نچارن کو کارن کلبری بکن و لسر سینوران تینا کشتن و هر وسان گلک جاران جی به هنجت جدا وان دگره و دگیرتگی هاندکه لسر وان مجاران و دوی در حقیقه یکیتیا جوان دموکرات کردستان ایرانی دبه چه بگره پیشی خواه و لسر وی مجاری کار بکن اساساً اگر اورک لسیستمی کماری اسلامی بینوا دبینین که او سیستمی که دجی گلی و دجی خواستکانی لاوانه و هیچ تکی بو خلق در راستای و دیهنانی خواست و امانجی خلق نیه کوابو دبینین که بردوام سیستم و خلق دش به یک رادوستن و اوی که بو برو پیشبردنی کاملگا ارکی هر دسالاتی که بو اوی که بتوانه خدمت به کاملگا کی بکد ولام سیستمی کماری اسلامی بداخو هل لهات نسرکاری و تابع استا دش به خلق و دش به خودی لاوکان بتایبت که ل ولات ایران ده دبین ولاتی کی حشیمتی کی زوری لاوی تدا هيا بلام لچوارچی خواست و داخوازی تویجی لاو او سیستم هیچ هنگاوی که حل نگرتو بگره به دژی خواست و داخوازیەکانی لاوەکانیش هەنگاوی ناوە و نەیتوانی و هیچ داخوازیەکی لاوان و دیبێنێت لەو ڕاستایەدا ئەرکی ڕێکخراوی یەکێتی لاوان دموکراتی کوردستانی ئێرانە لە ڕاستای وەدیهێنانی ئەو خواستانە لە ڕاستای گەیشتن بە ئامانجەکان و پێویستیەکانی توێژی لاو لە بەتایبەت کوردستانی ڕۆژهەڵاتە هەوڵی ڕۆشنگەری بکدا بەنسبەت خودی سیستمی کۆماری ئیسلامی و بنسبت بردنەسەری ئاستی ئاگایی و ڕۆشنگەری لە نێوان لاوانی کورد بۆ ئەوەی ئاشنا بن بە ئامانجەکانیان ئاشنا بن بە مافەکانیان بزانن کە مافی ئەوان ژیانێکی خۆشە خۆشبژێویە کە بەداخەوە ئەو سیستمە لەگەڵ خۆیدا بەدبەختی و نەهامەتی و کوێرەوەرێکی زۆری هێناوە کەوابوو ئێمە دەبێ وەکو یەکێتی لاوان هەنگاو بنین ئەو ئاگایانە بەنسبەت لاوەکانەوە زیاتر بینە سەرەوە و لە هەمان حاڵدا پلان و پرۆژەمان هەبێ وەکو ڕێکخراوی یەکێتی لاوان کە چۆن بکەین چی بکەین کە بتوانین ئەو سیستمە دژیگەلیە وەلاوە بنین و سیستمێکی ئازاد و دموکراتیک لە داهاتووی کۆمەلگای ئێران و کوردستان بەشداری بێنین باشداربوونا جوانان دنا سیاسەتێتە چ گرنگیەکەیە ئەگەر چاو لە خودی تایبەتمەندی توێژی لاو بکەینەوە دەبینین لاو کەسێکی خاوەن پتانسێڵێکی زۆرە کەسێکی گۆڕانخوازە و بەردەوام بە شوێن یانە خولیا و خواستی لاوان ئەوەیە کە گۆڕانکاریم بەدیبێنێ هەمیشە بگا بە ئەو ئازادیانە ئەو چاوەڕوانیانە کە هەیە کەوا بوو ئەو پتانسێڵی کە تێدا هەیە هەمیشە هەنگاوی بۆ دەنێ و ئامادەیە لە خۆی مایەی زۆرتر دابنێ حتا ئەوەی دەبینین کە زۆربەی گیان فیدایەکان لە نێو سەرجەم بزوتنەوەکان و بەتایبەت بزوتنەوەی کوردیا دەبینین زۆربەی لە توێژی لاوە کەوابوو گرینگە هەم لاوان وەک خۆیان بەشداری لە سیاسەتدا بکەن ئاشنا بن بەنسبەت سیاسەتەوە چون دەبینین سیاسەت واتە هونەری بەڕێوەبردنی کۆمەلگا لەو حاڵەتدا گرینگە توێژی لاو لە ناو سیاسەتدا بەشدار بێ و لە بەرامبەری ئەوەیشدا ئەحزاب و ڕێکخراوە سیاسیەکان یا دەسەڵاتی بەڕێوەبەری وڵات گرنگیەکی تایبەت بە توێژی لاو بداوە لەو پتانسێڵە لەو هێزەی کە لە توێژی لاودا هەیە لە ڕاستای بەڕێوەپێشبردننی وڵاتەکەیدا لە ڕاستای بەڕێوەپێشبردننی حیزبەکەیدا هەنگاوی کردەی باشە ئەگەر بەشدار بن دنا سیاسەتیدا یەکیتیا جوانین دموکراتا کوردستانە ئیرانی لە دەرهەق بە ئاگەهیسازیە ناسنامەیە کوردی حەوجەیە چ بکە و دەکارە چ کارێکی بکە هەر لەو پەیوەندیەدا
ئێمە ئەگەر ئاور لەوە بدەینەوە کە ئەساسەن بۆ ڕێکخراودا دەمەزرێ کە بۆ کۆبوونەوەی کۆمەڵێک کەس لە دەوری یەکتر بۆ ئامانجێکی هاوبەش کە خودی کاری ڕێکخراوی کارێکی بە کۆمەڵ وە کارێکی خۆبەخشانەیە ئەلەو ڕاستایەدایە کە ئەرکی ڕێکخراوەکانە کە بۆ کۆکردنەوەی ئەم وزەیە بۆ ڕێخستنی ئەو داخوازیانە کە لە نێوان ئەو توێژەدا هەیە هەنگاوی کردەیی بنێت و لە دەوری یەخستنی داخوازیەکانی توێژی لاو و بە کانالیزەکردنی ئەرکی ڕێکخراوی یەکێتی لاوانە دەبێت گرنگی بە بواری پەروەردەیی بدات گرنگی بە کاری ڕێخستندا لە ناو کۆمەڵگا گرنگی بەوەی بدا کە لاوەکان کە ئاشنا بوون بە خواست و داخوازیەکانیان یا ئەوەی کە ئەو وزە و پتانسیڵە کە لە توێژی لاودا هەیە ڕێکخراوی یەکێتی لاوان دەبێت کانالیزەی بکە لە ڕاستای وەدەهێنانیدا. باشە هەر لەسەر vê mijarê rejîma dagîrkar a Îranê çende kariye projeya helandin asmîlekirin a ciwanên Kurd li Rojhilatên Kurdistanê beriya bibe û çende di vê projeyê de serkewtî bûye. ئیدئۆلۆژی ڕژیمی کۆماری ئیسلامی ئیدئۆلۆژیەکە کە لەگەڵ خواستی لاوە نایەتەوە بۆیە هەر لە هاتنە سەرکاریەوە بەردەوام هەوڵی ئاسیمیلەکردن و تواننەوەی لاوانی بووە لە چوارچێوەی سیستم و ئەو ئیدئۆلۆژیە کە خۆی باوەڕی پێیەتی بەڵام بەعکسەوە دەبینین ئەسەن لاوانی سەردەمی خۆیانە قۆناغی هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی کە ئێستا لە ئاستی بەسام میان ساڵەکاندان دەبینین ئەوانە یەکێک لە دژبەرە سەرەکیەکانی ئەو ڕژیمن کەوابوو هەنگاوەکانی ئەو ڕژیمە بۆ بە ئاراستەکردنی سیاسەتی خۆیدا لەسەر توێژی لاو و ئەو سیستمە پەروەردەیە کە ڕژیم بەکاری هێناوە و ئەو مەحدودیت و هەموو ئەو فشارانەی کە بەرامبەر بە کۆمەلگا و بەتایبەت توێژی لاو بەکاری هێناوە بەخۆشیەوە سەرکەوتوو نەبووە و دەبینین کە ئێستا زۆربەی هەرە زۆری تاکەکانی کۆمەلگا بەتایبەت توێژی لاو دژی ئەو سیستمن دژی ئەو شێوە ئیدئۆلۆژیان کە ئەو سیستمە بۆ بەڕێوەبردنی کۆمەلگا بەکاری دێنێت و بەخۆشیەوە بەشداری توێژی لاویش لە ناو ئەحزابی سیاسی کورددا و لە ڕاستای بەرەو پێشبردننی خواستەکانیاندا هەر بۆ نمونە دەبینین ئەو بەڕێکخراوکردنی کۆمەلگا کە لە کۆمەلگای کوردستانی ڕۆژهەڵات بەدەیان و بە سەدان ڕێکخراو هەن هەموو ئەمانە لەسەر هەوڵ و تێکۆشانی توێژی لاوە لە کوردستانی ڕۆژهەڵات و توانیانە کاریگەریکی زۆر باشیش لە ناو کۆمەلگا باشە دوێ دەرهەقیدا یەکتیا جوانان دەبێت چه ڕۆڵێکی بلێزە و چاوە پیشی بگرن هەروەک ئاماژەم پێکرد ئەو بەڕێکخراوکردنە کە لە ناو کۆمەلگا کە ئێستا بەخۆشیەوە بە شێوەیەکی بەرچاو لە کۆمەلگای کوردستانی ڕۆژهەڵاتە ئەو ڕێکخراوانە چالاکیان هەیە ئەرکی یەکێتی لاوانیشە لەو پەیوەندیدا قورسترە هەوڵ بدا ئەو یەکگرتوویە هاوگوتاری و ئاراستەکردنی فکری سیاسی بە حکمەوەی کە لە شرایەتێکی ئازاددایەوە لە هەمان کاتدا شێوە خەباتێکی ئاشکرایەوە لە بوارەکانی دیکەی خەباتی نظامی خەباتی سیاسی دیپلۆماسی ڕاگەاندن ئەواندا ڕۆڵی یەکێتی لاوان کاریگەری زیاتر دەبێ و دەبێ هەوڵ بدات لەگەڵ ئەو ڕێکخراوانەی ناوخۆ هەماهەنگی هاوئاهەنگی و پلانی هاوبەشیان هەبێ بۆی بتوان کاریگەریەکی زیاتر لەسەر لاوەکان دروست بکەن و لە هەمە حاڵدا بەرامبەر بە ئەو دیاردە کۆمەڵایەتیانە کە بەداخەوە سیستمی کۆماری ئیسلامی بۆ بەرەو پێشبردنی ئامانجەکانی خۆی توێژی لاوی کردووە بە ئامانج و یەکێتی لاوان لە بەرامبەریدا ئەرکدارە دەبێت پێش بەو شتانە بگرێ و هەوڵ بدات ئەو لاوانە جیا لەوەی کە ئاشنابن بە ئەو کێشە و گرفتانە یا و ئاریشانە کە بەرەو ڕویان دەبنەوە بیر لە چارەسەری بکەنەوە یعنی ڕێکاری چارەسەری ئەرکی ئەو ڕێکخراوانە پاشە چالاکین یەکتیا لاوان چەندە کاریە بالا جوانان لە ڕۆژهەڵاتی کوردستانê بۆ ئالî vê sazî ve bikişine هەر لەو پەیوەندیدا دەبینین هەر لە باکووری کوردستانی ڕۆژهەڵاتەوە لە خۆی و ماکەوە تا خوارووی کوردستان کە دەگەڕێتەوە بۆ ئیلام و لۆڕستان و کرماشان بەخۆشیەوە یەکێتی لاوان لەم ساڵانەی دواییدا بە تایبەت ڕۆڵێکی بەرچاوی گێڕاوە دەبینین لە بواری تەبلیغاتەوە لە بواری ئاگاسازیەوە و هەرە و کارە ڕاگەیاندن و پەروەردەیە کە ڕێکخراوی یەکێتی لاوان کردوێتی تەئسیرێکی باشی هەبووە و پەیوەستبوونی ئەو لاوانە بە بزوتنەوەی نەتەوەی کوردەوە ئەکرێ بڵێم یەکێ لەو هەنگاوانەی لە ڕێکخراوی یەکێتی لاوانە و لە حیزبی دموکراتەوە کە توانیویانە هەوڵ بدەن بۆ بەشداری ئەو لاوانە لە نێو بزوتنەوەکەدا.
باشه یکیتیا جوان دموکراتا کردستان ایرانی چنده کاریه جوان نخبه با عالیه و ریخستنی را بکشنه و هر وسا چه رولک هیا وان و دکاره چه بکه وان جوان نخبه و جوان لقاده که سریدنه با عالی و ریخ خرابه بکشنه بخوشیو اوش اکری هروا ام بیبینینه ولا حزب دموکراتا بشی هر زوری او خوشویستانه من که لعاستی برابری حزب دموکراتی کردستان ایران داهن دبینین بشی هر زوریان لرخراوی یکیتی لاواندا پرورده بون هر رهبری مزن من دکتر قاسم لو وکو قوتابخانه پرورده و بارهێنانی و دەستپێکردنی خەباتی سیاسی لە ڕێکخراوی یەکێتی لاوانی دموکراتی کوردستانی ئێراندا بووە بۆیە ڕۆڵی یەکێتی لاوان و کاریگەریەکانی لە پەروەردەکردنی لاوەکاندا بەتایبەت لە حزب دموکرات و کێشانی توێژی نخبە بۆ نێو حزب دموکرات و لە ئاستی بەڕێوەبەری چ یەکێتی لاوان و چ حزب دموکراتیشدا کاریگەریەکی باشی هەبووە و هیواخوازین لە داهاتوودا زیاتر لە ڕابردوو بتوانێت لەو ڕاستایەدا هەنگاو بنێ ناڵین ئەم چاوەڕوانیانە یا ئەم ئاستەی کە ئێستا هەیە لە ئاستێکی باش و ئیدئالدایە کەمە دەبێ هەنگاوی زیاتری بۆ بنین دەبێ پلان و پرۆژەی باشترمان هەبێت کە بتوانین توێژی نخبە و ئاگا و باسەوادی ناو کۆمەلگا بەرەو ئاراستەی بەرەو پێشبردننی بزوتنەوەکە و بەشداریان لە بزوتنەوەکەدا ئەوە ئەرکی سەرەکی ڕێکخراوی یەکێتی لاوانکردنی کوردستانی ئێرانە. باشە وەکو داوی پرسیار و وەکو پیشنیارێک کنگرهیا لاوان گریدانا خباتا چیا و باجار لجیر سلوگانا لاوین یکگرتی هزا سرکاتین تو بووی سلوگانی چه دبیجی و تا چه پیشنهارک و چه قصه که بو کنگرهیا یکتیا جوان دموکرات کردستان ایرانی و تا دهمین کنگرهیا وساسی هر خودی او گریدانی خباتی شاخ و شار هر وکول لسرتا دا ئاماژەمان پێگەی لە باسەکەماندا بەشداری توێژی لاو لەو شێوە خەباتە نوێیە کە بە کلیدی ڕاستان ناوبانگی دەرکردووە بەخۆشیەوە توێژی لاو ڕۆڵێکی بەرچاوی هەبووە و توانیشمانە وەکو یەکێتی لاوان بەشداریەکی بەرچاو و کاریگەرمان هەبێ لە بەرەو پێشبردننی ئەو شێوە خەباتە نوێیەدا بۆیە گرینگە کە لاوانی ڕۆژهەڵاتیش وەکوی کە بەشی لە بێسا خەباتی شارە ئەوانی لە چوارچێوەی ڕێکخراوەکاندا لە چوارچێوەی ئەو بزوتنەوە کۆمەڵایەتیانە کە لە کوردستانی ڕۆژهەڵاتدا چالاکیان هەیە بەشداری زۆرتر بکەن و هەوڵ بدەن هەموو ئەوانە لە ڕاستای ئەو خواستە نەتەوەییە لە ڕاستای بە ئامانجگەیاندنی داخوازیە ڕەواکانی نەتەوەی کورد بەرەو پێش برن کەوا بوو ئەم لێگرێدانی خەباتی شاخ و شارە یەکێ لە پێویستیە سەرەکیەکانی کۆمەلگایەوەی ئەرکی ڕێکخراوی یەکێتی لاوان و حزبی دموکراتیشە بۆ ئەو لێگرێدانە هەمان ئەو دروشمەی کە بەخۆشیەوە بۆ کۆنگرەی یەکێتی لاوانیش لاوانی یەکگرتوو بەمانای ئەوەی کە ئێمە وەکو چ لەگەڵ هاوڕێیانی لاوانی دیکەی دموکرات و چ لەگەڵ لاوانی سەرجەم ڕێکخراوە و ئەحزابەکانی دیکە لە کوردستانی ڕۆژهەڵات هەنگاوەکانمان بۆ یەکگرتووی یەکگوتاری لە ڕاستای بەهێزترکردنی بزوتنەوەکەمان لە ڕاستای بەهێزترکردنی حیزبەکەمان و ڕێکخراوەکەماندا هەڵبگرین بۆیە پێم وایە ئەو دروشمێکی پڕ بە پێستە لە جێ خۆیدا و هیواخوازین ماوەی داهاتوودا کە دەیەمین کۆنگرەی یەکێتی لاوان بەڕێوە دەچێت بە پلان و پرۆژەیەکی باشتر و کاریگەرتر و لە ئاست بەشێک لەو خواست و چاوەڕوانیان کە توێژی لاو لە کوردستانی ڕۆژهەڵات لە بزوتنەوەی کوردی و بەتایبەت لە یەکێتی لاوانی هەیە هەنگاو بنین و دەرەنجامی کۆتایی ئەو کۆنگرەیە ببێتە دایان پرۆژە و بەرنامەی دیکە کە لە ڕابردوودا لەوانەیە کەم و کوڕیمان هەبوو بێت بەڵام بتوانین لە داهاتوودا ئەو بۆشایە پڕکەینەوە زیاتر ئەو لێگرێدانی خەباتی شاخ و شارە کە ئەرکی سەرەکی لەسەر توێژی لاوە وەکو ڕێکخراوی یەکێتی لاوانیش هەنگاوی زیاتری بۆ هەڵبگرین. گەلێک سپاس بۆی کۆتە بەشداری کرد تەماشان و بینەرێن هێژا ئەم vêcarîjî gîhane daviya bername hûn bîner û temaşanên hêja jî dikarin li derheq dehmîn kongreya yekîtiya Ciwanên Demokrata Kurdistana Îranê rexne û pîşniyarên xwe li rêya torên civakî yên vekî WhatsApp, Telegram û her wesa îmêlê ji bo me bişînin. Heta bernameyeke din hûn bimînin di navxêr û xweşiyan de.